بەنسبەت زانکۆ تایبەتەکانەوە بە گروپی بی هەر بە هەمان شێوتمان لەسەر ئەساسی ئەلفابێتیک ئێمە ڕیزمان کردووە. لە گروپی بی زانکۆ تایبەتەکان زانکۆی ئەمریکی لە عێراق، زانکۆی ئیشک، زانکۆی جیهان سلێمانی، زانکۆی گەشەپێدانی مرۆیی، زانکۆی کۆمار بۆ زانست و تەکنۆلۆجیا، زانکۆی گەشەپێدانی مرۆیی، زانکۆی کۆمار و زانکۆی نەورۆز. ئەمە گروپی بی بە نسبەت زانکۆ تایبەتەکانەوە. ئەگەر بینە زەر زانکۆ تایبەتەکان بە هەمان شێوە لە توێژینەوەی زانستی 5 زانکۆی گەشەپێدانی مرۆییمان هەیە: زانکۆی جیهان، زانکۆی ئیشک، زانکۆی کۆمار، زانکۆی ئەمریکی لە سلێمانی. بە نسبەت زانکۆ تایبەتەکانەوە زانکۆی گەشەپێدانی مرۆیی، زانکۆی نێودەوڵەتی هەولێر، زانکۆی جیهان دهۆک، زانکۆی ئیشک و زانکۆی نەورۆز. پێوەری دڵنیایی جۆری باشترین 5 زانکۆ بریتین لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی، جیهانی هەولێر، ئیشک، زانکۆی ئەمریکی لە عێراق، سلێمانی، زانکۆی نەورۆز. لە پێوەری چالاکی کەلتوری و پەیوەندی لەگەڵ کۆمەڵگا 4 زانکۆمان هەیە کە زانکۆی گەشەپێدانی مرۆیی، ئەمریکی، عێراق، سلێمانی، زانکۆی جیهانی هەولێر، زانکۆی لوبنانی فەڕەنسی. و پێوەری کتێبخانە و گەیشتن بە سەرچاوە زانستیەکان بۆ زانکۆ تایبەتەکان 4 زانکۆمان هەیە بریتین لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی، ئەمریکی، عێراق، سلێمانی، زانکۆی جیهان هەولێر و زانکۆی جیهانی سلێمانی. لە پێوەری بەدواداچوونی دەرچوان بۆ دەستکەوتی هەلی کار و تایبەت لە کەرتی تایبەت و گشتیدا دیارە 5 زانکۆمان هەیە، ئەویش زانکۆی ئەمریکی سلێمانی، زانکۆی جیهان هەولێر، زانکۆ گەشەپێدانی مرۆیی، زانکۆی کۆمار و زانکۆی ئیشک. ئەمە با بڵین لەو سەکتەرە سەرەکیانە بوو کە بە نسبەت زانکۆکانمانەوە. تەبەن بۆ ئەم ساڵی لە ستافی ئەکادمی 4 زانکۆمان هەیە کە بریتین لە زانکۆی ئەربیلی نێودەوڵەتی، زانکۆی جیهان دهۆک، زانکۆی گەشەپێدانی مرۆیی، زانکۆی کۆمار. لە پێوەری چالاکی نێودەوڵەتی، لە پێوەری فیدباکی قوتابیان و خوێندکاران باشترین 4 زانکۆ بریتین لە زانکۆی جیهانی دهۆک، زانکۆی جیهانی هەولێر، زانکۆی ئەمریکی لە عێراق، سلێمانی، زانکۆی گەشەپێدانی مرۆیی. طبعاً بۆی بزانن ئەم ڕیزبەندیەت ڕەندوملیە، یعنی هیچ علاقەی بە هیچەوە نییە، هەروە دانراوە ئەم ڕیزبەندیەکەی بە نسبەت چی زانکۆی پێش چی زانکۆیەک هەیە لەم 4-5 دانەیە، یعنی لەسەر بنەمای هیچ بنەمایەکی تر دانەرەوە بێجگەلەوەی کەمانە ئاسیان بەرز بۆ لەسەر ئەو ئەساسی ئێمە دامانناوە.